لسروی بریارا پارتی هجای و احمد مصطفى اندام مکتب سیاسی پارتی دپرسم هجای و گلک بخیراتی کردستان 24 بریارا پارتی زلاله ما هم یازانی بوچی اف بریارا دا و هجدارین پارتی جی زلالن اگر هاتو ریکفتن جه چارچوبه همه هنگی نهینه جبجه کرن کواتا خوش پروسه سیاسی عراق جیبت کشن هین چاوره هیچ برسوه که ارینیت کن جه لان نوا چارچوبه همه هنگی که بریارین پرانی او ددن یان جدی کارم بیجن بکرتی و کرمانجی اون دست حالات او کاتی ایوش باش او بەیاننامەی دوێنەی ئێمای مەکتەبی سیاسی ڕوونە و بەندەکانی شڕونن هۆکارەکانی دەرچوونی ئەم بەیاننامەیە ئاشکرایە و خاڵ بە خاڵ باسمان کردووە و هەنگاوەکانی دواتریش کە داهاوێژین دیسان لە هەمووی بە دراسە کراو بووە و لە ژێر بەرنامەدایە و پەیامەکانیشمان هیوادارین گەیشت بێتە چوارچێوەی هەماهەنگی و بەڕێزانی تریش لە حیزبە سیاسیەکانی تری عراق و کوردستان و هەمویان کە پێمان وایە زوڵمێکی زۆر لە هەرێمی کوردستان دەکرێت هەرێمی کوردستان کورد و کوردستان خاوەنی قەزەیەکە و پێش ئەوەی کە بە شێوەی یاسایی تەعاملی لەگەڵ بکرێت قەزەیەکی سیاسیە کورد خاوەنی دۆزی خۆیەتی زیاتر لە 100 ساڵە خەبات دەکا خوێنی ڕشتووە خوێنی لێڕژاوە شەیدی داوە قوربانی دراوە هەزاران گوندی ئەم کوردستانە وێران بوو شارۆچکەکان هەروە ئەنفالی یەکجار زۆر لەسەر میلەتی ئێمە جێبەجێکراوە کیمیایی لە ئێمە دراوە یعنی قەزەی ئێمە قەزەیەکی سیاسیە پێش ئەوەی کە قەزەیەکی قانونی بێ اینجا جگە لەوەش ئێمە لە دەستوردا شوێنمان هەیە هەرێمی کوردستان بەندەکانی دەستور پارێزگاری لە پاراستنی ئەم قەوارەیە دەکات بۆیە ئێمەش وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر بەهێمنی لەسەرخۆ تعاملمان لەگەڵ ئەم کەیسە کردووە بەهێمنی بیرمان کردوێتەوە بڕیارمان لەسەر ئەوەدا کە چیتر ناکرێت ئیرادەی گەلی کوردستان بشکێندرێ هەڕۆژە بە بیانوویەک بۆیە ئەو بڕیارانەی داومانە بڕوامان پێێتی و هەمووشمان دیفاع لە بڕیارەکانی خۆمان دەکەین کە لەسەری بەردەوام دەبین هجای هیوا هفسنگی سازان و هفبشی هند بجن لعراق نمایه دموکراسی نمایه آیا پارتی هیچ هیویک هیا بو وگراندن هفسنگی سازان و هفبشی و دموکراسی لعراق ئێمە بێ ئومێد نین دڵنیاین لەوەی گەلی عراق لەناو حیزب و لایەنە سیاسیەکانی تری عراقیشدا خەڵکێکەیە کە بە پەرۆشن بۆ ئەوەی کە هەم ئازادی هەبێ هەم دیموکراسی هەبێ هەم شەراکەت و تەوافق و تەوازن لە ئەوەدا هەبێ بەڵام هەتا دەگەنە ئەوەی کە بڕیارێکی جەوهەری دەدەن لەسەر ئەم مۆزوعە یان ئەو کەسانە بتوانن بگەنە قەرارێک کە جێگەی شایستەی ئەوە بێ دڵی ئێمەشک و هەم پارتی هەم گەلی کوردستان ئاوی لێ بخواتەوە ئەوان من نازانم یعنی ئومێدمان هەیە لە ئایندەدا بگەنە ئەوە گەنەگەنە ئەوە معنای وایە عراق و گەلی عراق دەوڵەتی عراق تووشی قەیرانێکی سیاسی زۆر گەورەتر دەبێ هەر بۆیەشە ئێستا تا ڕادەیەکی زۆر تووشی ئەو قەیرانە بووین بۆیە ئێمە خەبات دەکەین بۆی بگەینە ئەوەی کە مافەکانی خۆمان وەکەوەی کە پێشتر هەم لەسەری ڕێککەوتوین هەم دەستوریش لەسەر ئەو بناغەیە نووسراوەتەوە کە هەر سێ بەندەکە زۆر گرنگە بۆ ئێمە شەراکەت و تەوازن و توافق لە بڕیارەکانی دەوڵەتی عراقی سەبارەت بە هەرێمی کوردستان هەبێ هجای هیوا باورم پارتیا دموکراتا کوردستان دست به کۆمبوونên خۆ کریە دیگەلانین کوردستانی آیا دناوا وان لایەناندا ji کوردستانی یەکێتیان نیشتیمانیا کوردستانی هەیە ئەگەر هەیە و لە بەغدایە هیندێت گەلکێ کۆم ببن ئێمە لەگەڵ هەموو حیزبولایەنەکان کۆ دەبینەوە لەگەڵ هەموو حیزبولایەنەکان پەیوەندی دەکەین پەیوەندی دەگرین و ئەگەر بەیاننامەکەی ئێمەتان بە وردی خوێن بێتەوە ئێمە دژی هیچ حیزبولایەنێکی سیاسی قسەمان نەکردووە ئێمە باسمان لە ئەو پێشێلکاریانە کراوە کە بەرامبەر بە مافەکانی هەرێمی کوردستان بە پێکاتەکان بە شێوازی بڕیاردان لە سەرچۆنێتی هەڵبژاردن بە بێبەشکردنی 400,000 هاوڵاتی کە زیاتر لە 70,000 کەسیان دەکەوێتە سنووری دووهۆگەویتر بۆ هەولێر ئەنجا پاشانی سلێمانی دیفاعمان لە هەمووی کردووە لەسەر ئەو بەرکەوتانەی کە من بۆ هەڵەبجە بەندەکان هەمویان دیارن لە ناویدا و ئێمە دژی هەڵبژاردن نین ئاگاتان لەم مۆزوعە بێ ئێمە لەگەڵ هەڵبژاردنین پێمان باش هەڵبژاردن بکرێ هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگرد
چکە ئەمە بەشێکە لە پرۆسی دیموکراسی و بەردی بناغی دیموکراسیەتیش لە ئەم هەرێمەی کوردستان ساڵی 91 جەنابی سەرۆک بارزانی داینا کە لە کۆی داوای هەڵبژاردننی کە دەو کاتە کەس بیریشی لێ نەدەکردەوە داوای کرد کە حکمی شۆڕش بەرەو دەوڵەتی یاسا بڕوا بەرەو هەڵبژاردن بڕوات و سیغەیەکی معەن و دیاریکرا وەگەوەی کە لە دەستەواژی خۆیدا ئەو کاتی بەکاری هێنا بەسەر میلەتی کوردان نەسەپێنرە خەڵک ئازاد بێ لەوەی چۆنێتی هەڵبژاردننی دەسەڵات لە کوردستاندا دیاری بکە. ئێمە لەسەر ئەمە بەبدەە بڕوامان پێێتی و ئەگەر ئەوە نەکرێ زۆر خراپە بۆیە ئێمە لەگەڵ هەڵبژاردننی ناگەتان لەوە بێ و ڕێگەشمان لە هیچ حیزبێکی تر نەگرتووە هەڵبژاردن بکە بە پێچەوانەوە هێشتا دەرفەت مایە و پارتیا دەموکراتە کوردستانی بەشداری هەڵبژاردنان ببیت ئەگەر ئەف شەرتێن هەوادانای بهێنە جێبەجێکردن هەموو ئەو شتانەی کە وتومانە ڕاست بکرێنەوە ئێمە بەشێک دەبین لە هەڵبژاردن هەموو ئەوانەی کە وتومانە ڕاست بکرێنەوە تێبینیمان لەسەری هەبووە کە پێمان وایە پێشێلکاریە لە بەرامبەر بە مافەکانی گەلی کوردستانی هەرێمی کوردستان ئەگەرەمانە ڕاست بکرێنەوە ئێمە پێش هەموو کەس بەشداری لە هەڵبژاردن دەکەین و پێمان وایە هەڵبژاردن یەکێکە لە چارەسەرە ڕیشەیەکانی ئەم گرفتانەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان تێکەوتووە بە عراقیشەوە. دەرفەتە ڕاستکردنا وان پرانسیپان هەیە یەنک و هینژێ بەحەز دکەن پابەن نەبوون بە دەستورێ بنپێکردنا یاسا و ڕێکەفتنان ئایا دەرفەت و خاست هەیە؟ هیچ شتێک مستحیل نییە لە عراقدا دەتواندرێت دەستور هەیە هەر بگەڕێنەوە بۆ خودی دەستور ئەمە چارەسەرەکە بۆ خۆی دەدۆزرێتەوە. ئەو لایەنین کو دخوازن vەگەڕن بۆ دەستور یانژی هین وان لایەنە ئەو لایەنە هەنە لە عێراقی کو دخوازن vەگەڕن بۆ دەستورێ دە عێراقێکە کو پرانی بڕیارێ دەدات؟ ئێمە داواکاری ئێمە داخوازیەکانی ئێمە و تێبینیەکانی ئێمە هەمووی بەڕوون و ئاشکرا دیارە و دەوڵەتی کابینەی بەڕێز سوودانی و چوارچەوەی هەماهەنگی کە ئەوان پشکی شێریان بەردەکەوێت لە دروستکردنی ئەم کابینەیە بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە ئێمە لەگەڵیان ڕێککەوتوین هەنگاو بنێن بەڵێ بەدڵنیایی دەتوانرێت چارەسەری کێژەکان بکرێت. هێژای هیوا ئەحمەد مستەفا ئەندامی مەکتەبە سیاسی پارتی گەلەک سپاس.